بە مەبەستی ناساندن و بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلێ وەفدێکی حکوومەتی عێراقی سەردانی مەرزەکەیان کردو لە نزیکەوە کۆمەڵگەی مەرزی چێلەیان بەسەر کردەوە. ئەو لیژنەیە هاتوون ئەوڕۆبۆ ئەوەی بزانن هەموو ئەو کارانی کە لە ڕابردوودا ئەنجام درراوە بەکوێ گەشتووە تەقیمی خۆیان بکەن لەسەر کارەکانی ڕابردووە ئەو ملاحەزانی کە هەشیان و تاکو ئێستا نەتوانراوە جێبەجێ بکرێت پێمان بڵێن بۆی بتوانین جێبەجێیان بکەین بۆیە دەتوانین بڵین هەنگاوی باش بڕدراوە جێگەی دڵخۆشکەرە بە پێی ئەو گفتوگانی تاکو ئێستا کردومانە ومێد دەکەین کە لە ئایندەدا دوای گەڕانەوەیان بۆ بەغداوە گەاندنی راپۆرتیان بەسەروی خۆیان مژدەی خۆش و کاری باشتر ببین. وەفدی حکوومەتی عێراقی کە پێکات بوون لە نوێنەری چەند وەزارەتێکی عێراق و ڕایانگەیان گەشتبینن بەکردنەوەی مەرزەکە و مەرزێکی نێودەوڵەتی لە مەرزی چێلێدا بوونی هەیە. جئنا على رئاسة وفد من الحكومة الاتحادية لأجل الاطلاع. هاتوین تا لە نزیکەوە هەردوو دەواازە سنووریەکانی هەریمی کوردستان بەسەر بکەینەوە لە نزیکیشەوە کاری فەرمانبەرانی گومرگ و تەندروستی و کشت و کاڵ ببینین. چەند لیژنەیەکمان دروست کردووە بۆ ئەو بوارانە کاری لیژنەکانیش ئامادەکردنی راپۆرتە بۆ زانینی چۆنێتی کارکردنی ئەو دەواازە سنووریانە. سەردانی مەرزی کێلێمان کردو تێبینی خۆمان نووسیوە سەردانی هەموو بەشەکانی تریش دەکەین هەموو خاڵە باشەکان دەنووسین و خاڵە خراپەکانیش چارەسەر دەکەین. راپۆرتەکانیشمان لە بەرژەوەندی گشتی و هەرێمی کوردستان و عێراقدا دەبێت. المعاملة الجمركية ونسجل جميع القضايا الإيجابية ونعالج جميع الأمور السلبية. مەرزی چێلێ بە دووری 25 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای پشدەر. ماوەی چەند ساڵێکە لە ڕێگەی چەندین کەمپین و هەوڵی لێپرسراوانی حکومی و حزبی هەوڵ بۆ بە نێودەوڵەتیکردنی و مەرزە دەدرێت. هەرەمەش وای کردووە وەفدێکی باڵای حکوومەتی عێراق لە نزیکەوە سەردانی مەرزەکە بکەن. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی چێلێ.